خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ ئەکثر من ذکر هاذم اللذات. ئامۆژگاریتان دەکەم زۆر بیر لە ئەو شتە بکەنەوە کە هەموو خۆشیەکان لەناو دەبات کە بریتیە لە مردن. ئەمە ئامۆژگاری خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم کە ئێمە زۆر بیری مردنمان هەبێت، چونکە مردن هیچ کەسێک ئینکاری ناکات، بەڵام کە لە بیرتە ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی. ئەو وەسیەتی ئامۆژگاری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم زۆر لە بیرمان بێ. بۆیە زۆرێک لە پیاوچاکان دەفەرمون ئەگەر سەعاتێک مردنمان لە بیر بچێ دڵمان خراپ و خاپوور دەبێ. ئێستا دڵمان بۆ خاپوور بووە چونکە مردنمان لە بیر نییە. لە قەبرستان پێ دەکەنین، لە تەعزیە پێ دەکەنین، بە دیار جەنازەوین پێ دەکەنین، بۆیە مردنمان لە بیر چووە. بە دڵنیاییەوە پێتان دەڵێم خۆم و ئێوەش ئەو کاتێک کە دەمرین ئەو ڕۆژەش لە پێشمانە کە وەڵڵاهی ئێستا هەر کەسێک لە ئێمە مۆبایلێکی پێیە کۆمەڵێ ناوی زۆری تێدایە، بەڵام ڕۆژێک دێت ناوی من و تۆ لە مۆبایلی برادەر و خزم و کەس و کارەکەماندا دەسڕێتەوە، فڵان کەس مرد، خۆم دەیەها و سەتەها ڕقم مسڕێتەوە، خوالیان خۆش بێ، ناومان دەسڕێتەوە، چونکە هیچ سوودێکی نێ. ناوەکەشمان گەر بمێنێ، گەر پەیوەندیشمان پێوە بکەن، ئێمە ناتوانین وەڵام بدەینەوە چونکە مردین. کەواتە مۆبایلەکەمان بێ خاوەن دەمێنێتەوە. ئەگەر ئەکاونت و پەیجێکت هەبێ بێ خاوەن دەمێنێتەوە. دەیەها و سەتەها پەیج و ئەکاونت هەیە ئێستا لە دنیادا، هەمووی خاوەنەکەی مردووە. کەواتە بزانە ڕۆژێک دێت ئێمە لە ناو خەڵکیدا دەسڕینەوە، لە مۆبایلی خەڵکیدا دەسڕینەوە، لەم ژیانەدا دەسڕینەوە. ئایا خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە؟ کەواتە شتێک بکە لە دوای مردنت ناوت بە باشی بمێنێتەوە، ناوت بە خراپی نەمێنێتەوە، چونکە ئەوە شتێکە لە پێشی هەمومانە. مردن ژیانمان هەدمەکە و دەیڕخێنێ. زۆر لە بیرمان بێ، بە دڵنیاییەوە ئینشاءالله هەوڵی زیاتر بە قیامەتی خۆمان دەدەین.